نابۆ کوشتنی ژنان. لە ماوەی ئەو دوو ڕۆژەدا دوو ژن خۆیان سووتان بە ناوەکانی ئەستی حەمەد ئەمین سلێمان کە تەمەن 23 ساڵە و خەڵکی گوندی مەمکانی سەر بە ناحیەی سەنگەسەر. بەرزی یاسین حەمەد تەمەن 21 ساڵ و خەڵکی گوندی قادراوەی سەر بە ناحیەی سەنگەسەر بە هۆکاری جیاکاری ڕەگەزی ژن وەکو مرۆڤی پلە دوو سەیر دەکرێت. ئێمە وەکو ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان ئەم ڕووداوانە شەرمەزار دەکەین کە ئەمە لە کاتێکدا ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە دەچین سەرەڕای ئەو هەموو زوڵمەی کە لە ژنان دەکرێت. داوا لە خەڵکی ڕۆشنبیر و کەساتی ناوچەکەمان دەکەین کەوا چیتر بێدەنگ نەم لە ئاستی ئەو هەموو زوڵمەی کە بەرامبەر ژنان دەکرێت وە لە هەرێمی کوردستاندا بە سەدان ژن بە ناوی ناموس دەکوژرێن و جەستەی ژن خراپ و کۆمکردن و کۆمەلگا دەست تا هەڕۆژ تاوانبارکردن لە کەساتی ژن داوەکو تێشکاندنی کۆمەلگا دەبینین لە بەرامبەر ئەمانە بە دروشمی نابۆ هەموو توندوتی ژێک لە دژی ژنان لە هەر شوێن و ڕۆژێک ژنێک ژیانی خۆی لەدەست دەدات. ئەمەش خۆی لە خۆیدا کۆمەڵکوژێ لە هەر کونجێکی کۆمەڵگاکەمان ژنێک ڕوبەڕووی توندوتیژی دەبێتەوە لە ڕووی یاسایە پشگیری تەواوی ئەو کەسانەمان کردووە کە ژیانیان لەدەست داوە. لە ڕووی یاسایەوە هەتا ڕۆژی ئەم ڕۆژ بە هەموو شێوەیەکدا کۆکیان لێدەکەین و بێدەنگ نابین لە ئاز ئەو هەموو زوڵمە زۆرەی کە لە ژن دەکرێت لە هەرێمی کوردستان بە سەدان ژن بە ناوی ناموسدایان کوژن و دەسووتێن. ئێمە ژنان ناموسی کەس نین و ناموسمان ئازادیمان نەواز لەو هەموو توندوتی ژیانە بهێندرێت کە بەرامبەر بە ژن دەکرێت. ئەمانە جێگەی قوبوڵ نییە. ئێمە وەکو ژن ئەو زوڵمە قوبوڵ ناکەین لەسەر خۆمان و لای فکری و لای زانایی خۆیدا بەرەو پێشەوە ببن وەکو ڕێکخراوی ژنان خۆیان بگەنە هەموو کەسێک نەهێڵن دەتوانن داوای مافی خۆیان بکەن و بن بە گەورەترین ئاستەنگ لە بەردەم ئەو هەموو کۆمەڵکو ژیانەی دەکرێتە سەر ژنان. داواکاریمان لە هەموو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و کەساتی و مافپەروەران و گەنجان لە هەموو ژنێک هەموو ئەو دەنگە ناڕازانە ببن بە یەک و داواکاریمان لە هەموو خەڵکی پشدەر هەیە بە تایبەت ژنان چیتر بێدەنگ نەبن لە مافەڕاوەکانی خۆیان پێویستە دادگەسەی ئەو پیاوانە بسپێنێ کە ببێت تاوان غەدر لە ژن دەکەن و ژنان دەکوژن. ڕێکخراوی ئازادی ژنانی کوردستان.